قەیرانی دارایی تەنها کاریگەری لەسەر جموجۆڵی بازرگانی و وەستانی پرۆژە خزمەتگوزاریەکان نەکردووە، بەڵکو کاری زۆربەی ڕێکخراوەکانی پەخستووە. چالاکوانان دەڵێن بەهۆی قەیرانی داراییەوە چالاکی ڕێکخراوەکان سز بووە. قەیرانی دارایی بێگومان کاریگەری دەبێت لە بەرەوەی هەر ینی ڕێکخراوێکە بێ پرۆژەیە بکە بێ چالاکیە بکە بێگومان تێچوویەکی هەیە، یعنی چۆن دەڵێ پرۆژەیە گەورە بێت یا بچووک کاریگەری هەیە، هەر پرۆژەیەک لە کۆڵینەوەیەکی تاڵەدەیەک بچووکیان گەورەی دەوێت توێژینەوەیەکی دەوێت بە دوواداچوونێکی دەوێت بۆ ئەوە ئابووری زۆر گرنگە، ینی لەبەرەوە قەیرانی دارایی بە شێوەیەکی بەرچاو کاریگەری هەیە. کار و چالاکیەکانی زۆربەی ڕێکخراوەکان نەکسز بووە، زۆربیان وەستاویشن، ئەو کارەکەی دەگەڕێتەوە بۆ قەیرانی دارایی بەتایبەت لە هەلومەرجی ئێستادا کە دیار نییە داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان چی لێ دێت، ناتوانین هەموو کارەکانمان هەر بە خۆبەخشی بکەین و هەر لەسەر حسابی خۆمان بکەین. سەرۆکی ڕێکخراوێک پێی وایە کاری ڕێکخراوەی خۆبەخشیە و پێویستە ڕێکخراوەکان بەردەوام بن لە کار و چالاکیەکانیان، چونکە بەر لە سەرهەڵدانی قەیرانی دارایی جموجۆڵی ڕێکخراوەی بە شێوەیەکی بەرچاو زۆر بوو. بەر لە هاتنی قەیرانی دارایی بە سەرمی کوردستاندا کار و چالاکی ڕێکخراوەکان یەکجا زۆر بوو و جموجۆڵی ڕێکخراوەی لە ناوچەکە و لە هەرێمی کوردستان بزاف زۆر بوو، بەڵام کە قەیرانی دارایی ڕوو لە هەرێمی کوردستانی کرد وەکو وتم ینی کاری ڕێکخراوەی بە تەواوی پەچی کەوت، یعنی ڕێکخراوەکان ناتوانن ئێستا کار و چالاکیان خۆیان ئەنجام بدەن چونکە پێویستی بە پاڵپشتی داراییە، پێویستی بە مەسوفای تر هەیە، بەڵام دەکرێت ئەمەش بیانوو نەبێت بۆی کە ڕێکخراوەکان دەسەوسن بۆسن کارە نەکەن، دەکرێت کاری لە ڕاستیدا کاری ڕێکخراوی بەشێکی کاری خۆبەخشیە. 3 ساڵ لەمەوبەر ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بە جموجۆڵ و چالاکیێکی زۆر بەردەوام بوون لە کارکردنیان، بەڵام قەیرانی دارایی کاری زۆربەی ڕێکخراوەکانی پەخست، بۆیە داوا دەکرێت هەوڵ بۆ چالاکردنەوەی ڕێکخراوەکان بدرێت. توانە عومەر، کورسات نیوز، قەڵاتزێ.